بۆ یادی گیانبەختکردوانی کۆمەڵکوژی بەندکراوانی سیاسی ساڵی 1367 مانگی گەلاوێش ساڵڕۆژی یەکێک لە خوێناویترین و جنایەتکارانەترین کردەوەکانی ڕژیمی ئیسلامی لە ئێرانە. کوشتاری بەندکراوانی سیاسی لە یەکەمین ڕۆژەکانی مانگی گەلاوێژی ساڵی 1367 هەتاوی بە کوشتنی ئەندام و لایەنگرانی سازمانی مجاهدینی خەڵق دەستی پێکرد و لە سەر تاسەری ئەم مانگەدا درێژەی بوو. کوشتاری کۆمونیستەکان لە مانگی خەرماناندا ئەنجامدرا. زۆریەک لە قوربانیان دەورەی مەحکومیەتەکان تێپەڕاند بوو، چاوەڕوانی ئازادکران بوون. هۆکاری دەست بەسەرکردنی زۆریەک لەو بەندکراوانان ناڕوون بوو و لە چاوەڕوانی بەناو تەفهیمی ئیتهامدا بوون. شەڕی وێرانگەری ئێران و عێراق با تەلەفاتی ئینسانی بەرین و خەسارەت و زیانی گەورەی ئابووری و ماڵیەوە کە ببووە هۆی وێرانبوونی زۆربەی شار و ناوچە مەسکونیەکانی هەردوولا، بە شکستی کۆماری ئیسلامی کۆتایی پێهات بوو. خومەینی کە لە سەرەتادا شەڕی پێنیعمەتی ئیلاهی بوو، بەسەر شۆڕیەوە وەک خۆی وتی جامی ژەهری نۆشی و شکستی قبول کرد. کۆتایی شەڕ بۆ خەڵکی ئازاردیتووی ئێران کرانەوەی دەربیجەیەکی هیوا بوو کە لەلایەکەوە دایانتوانی ژیانی ئاسایی و بەدوور لە کوشتار و بۆمبارانی ڕۆژانە دەست پێ بکەنەوە و لەلایەکی دیکەشەوە دایانتوانی داخوازیە ئینسانیەکانی خۆیان کە هەموو ڕۆژێک بە بیانووی شەڕەوە سەرکوت دەکرا بێن نەگۆڕێ. شەوق و شادمانی لە دڵی خەڵکدا بەدی هاتبوو شکست و داماوی ڕژیمی ئیسلامیان بە خاڵێکی جێگای هیوا بۆ بەرەو پێشچوونی خەبات و دەستەبەربوونی داخوازیەکانیان لە داهاتوودا دەزانی. سەرانی کۆماری ئیسلامی و لە سەرویانەوە خومەینی و ڕاوێژکارە سەرەکیەکانی ڕەفسەنجانی و خامنەئی و باقی هاوبیرانیان ئاگاداری تەواوی ئەم واقعەتانە بوون. ئەوان بە پێی پیلان و ئاگاهانە بڕیاریاندا کە شادی و خۆشحاڵی خەڵک بەهۆی کۆتایی شەڕ بکەنە ماتەم و پرسە بۆیان، بەڵام هۆکارێکیان بۆ وەڕێخستنی شەپۆلی کوشتاری خەڵکی کۆڵان و بازار نەبوو. سەرانی کۆماری ئیسلامی کە بە قەولی خۆیان حکوومەتەکەیان بەرهەمی سەرکەوتنی خوێن بەسەر شمشیردا بوو، بەنیاز بوون تۆڵەی شکەست لە شەڕی عێراق لە خەڵکی ئێران بکەنەوە. ئەوان بۆ مانەوەیان پێویستیان بە ڕشتنی خوێنی زیاتر بوو. ئەم جارەش وەک سی جۆزەردانی ساڵی 1360 شمشێری ژەهراوی خۆیان لە زیندانەکان و لە دژی بەندکراوانی سیاسی خستەکار. لە ڕوانگەی حاکمانی ئێرانەوە گونجاوترین و بێدەنگترین شوێن تەنیا زیندانەکان بوو کە بە هەزاران ئینسانی ناڕازی و تێکۆشەر و لە عەینی حاڵدا بێدیفاع لە پشتی میلە ئاسنینەکانەوە بەندکرابوون. خومەینی بە پێکهێنانی کومیتەیەکی پێکهاتوو لە حسەین عەلی نیری حاکمی شەرع، مۆرتەزا ئیشراقی دادستان، ئیبراهیم ڕەیسی جێگری دادستان و مستەفا پور محەممەدی نێونەری وەزارەتی ئیتلاعات لە زیندانی ئەڤین، وێڕای دەرکردنی فتوای مەسهەبی فەرمانی کوشتنی هەزاران بەندکراوی سیاسی دەرکرد. لەگەڵ دەرکردنی ئەم فتوایە و مەئمورکردنی ناوبراوان، جنایەتکارانی پیشەیی وەک لاجوەردی، داوەری، حەمید نووری و دەیانی تر زیندانەکانیان بۆ ڕێبەری ئیسلامی کرد بە بەرەیەکی شەڕی یەکلایەنە و شکەست لە جبهەیان کردە سەرکەوتن لە زیندانەکاندا. داری ئیعدامیان دامەزراند و بەندکراوانی ئارمانخواز بە وتنی نابەجەلادان ئیعدام کران و مۆری سەرشۆڕیەکی مێژووییان بنێو چاوانی بکوژانەوەنا. بە هەزاران زیندانی تێکۆشەر و خۆڕاگر دارەکانی ئیعدامیان ماچ کرد، بەڵام لە بەرامبەر جنایەتکارانی ئیسلامیدا سەریاندا نەنواند. هەواڵی ئەم جنایەتە لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و چاپەمەنیەکانەوە بڵاو نەکرایەوە. خومەینی و شاگردەکانی پێیان وابوو کە قفڵێکی هەتایی ئیستبدادیان لە زاری کۆمەڵداوە. پەیکەری قوربانیانی ئەم جنایەتیان بەدزیەوە لە خاوەرانی تاران، دارڵڕەحمەی شیراز، باغی ڕەزوانی ئیسفەهان، حەساری دادگای ئینقلاب لە سنە و دەیان شوێنی تر شاردەوە. گۆڕستانی ئەم ئازیزانەیان ناوناوە لەعنەتاوە تا بە خەیاڵی خاوی خۆیان خەڵک لیان دوور بکەونەوە. بەڵام ئەو شوێنانە بە خێرایی بوونە ئارامگای ئازیزانی لەبیر نەکرا و بە دڵنیاییەوە لە داهاتوویەکی نەزۆر دووردا دەبنە ژوانگەی ئەویندارانی ڕێگەی ڕزگاری مرۆڤایەتی.
زۆری نەخایان کە هەواڵی ئەم جنایەتە خۆفناکە لە ئێران و لە دەرەوەی وڵات بڵاو بەوە. خەڵکی ئێران کە وردە وردە خەریک بوو جەستەی ماندوویان لەژێر وێرانەکانی شەڕی ئێران و عێراق دەردەکێشا، زانیان کە چکارە ساتێک لە دژی ئازیزانیان بەڕێوە چووە. ژمارەیەکی کەم لە هاوخەباتانی قوربانیانی جنایەتی هاوینی 67 کە لەو کوشتارە بە کۆمەڵاو بە سڵامەتی ڕزگاریان بوو، لە بیرەوەریەکانیاندا گۆشەگەلێکیان لە دڵڕەقی جنایەتکارانی زیندانوان و مەزلومیەتی بەندکراوانی بێدیفاع بۆ ڕای گشتی گێڕاوەتەوە. بەڵام هێشتا ئەمە هەموو ڕاستیەکە نییە. هێشتا بەشێکی زۆر لە ڕاستیەکانی ئەم جنایەتە لە خەڵک شاراوەیە. زۆربەی بڕیاردەران و ئەنجامدەرانی ئەم جنایەتە لە دادستانی پێشووی گشتیەوە تا سەرۆکی دادگا و باقی جنایەتکارەکانی کە لە کارەساتی کوشتاری بنکراوانی سیاسی ساڵی 67دا بەشێک لە باسکی بەهێزی ئیمان بوون لە نەبەرد لە دژی زیندانیانی بێدیفاع. چەند ساڵ دواتر جلی بەناو ڕفۆرمخوازانی حکوومەتیان لەبەر کردو بۆ ڕزگارکردنی کەشتی بەرتۆفان کەوتوی حکوومەتی ئیسلامی کەوتنە خۆ، بەڵام ئەم جارەیان کەشتیە شکاوەکەی خۆشیان لە قورچەقی. بێگومان سەرنجام ئەو ڕۆژە دێت کە سەرانی جنایەتکاری کۆماری ئیسلامی لە دادگای عەدڵی خەڵکی ئازار چێشتووی ئێراندا محاکەمە بکرێن و نەهێنی جنایەتە بێ ئەژمارەکانیان زیاتر وە دەربکەوێت و سزای شایستەی خۆیان وەربگرن. گیانبەختکردوانی ساڵی 67 و باقی گیانبەختکردوانی ڕێگای ڕزگاری مرۆڤایەتی هەرگیز لەبیر ناکرێن. بێگومان جەماوەری وشیار و خەباتکاری ئێران، بڕیاردەران و ئەنجامدەرانی پتر لە چواردەیە کوشتاری ڕۆڵەکانیان نەفەرامۆش دەکەن و نەدەبەخشن.